ئێستا مەسەر ئەم نقطەیان کە کاریگەری گیانی کوێخایەتی لەسەر خودی کۆمەڵکاریەکە چەنە. ئەمە لەسەر تاکی کۆمەڵکاریەکە وایە، چونکە ئەیکا بە خەت و تەکەتولاتێکی زۆر لە ناو جەماعەتەکانە دروست دەبێت. هیچ گومانیشت لەوە نەبێ ئەمە یەکێکە لە سەبەب ڕئیسیەکان بۆ دروستبوونی ئەو هەموو جەماعەتە ئیسلامیە، یەکێکە لە سەبەبی دروستبوونی تەکەتولات لە ناو یەک جەماعەتی ئیسلامیشە، هەمومان بەبێ ئیستیسنا. لەو سەری سۆفی و مەزهەبیەوە مەلاکانەوە بیگرە هەتا ئەگاتە یەکگرتوویەک کۆمەڵێک سەلەفیەک خەلەفیەک هەرچی کەسێکە ئەیگری ئەو هەموو تەکەتولاتانە کە دروست دەبێت جاری وایە سەبەبی ڕئیسیە گەڕێتە بۆ گیانی کوێخایەتی کە یەکێکیان تەنازل ناکە بۆ ئەوی تریان، خاستن ئەوانەی کە ناودارن و ئەبن بە سەرکردایەتی، لە سەرکردایەتیەکەیان تەنازل ناکە بۆ ئەوی تریان، پێی وایە هەر خۆی سەوابە. لە کاتێکا مەرجنێت تۆ سەوابی، من سەوابم، من ڕاست بم، خۆ کەسمان وەحیمان بۆ نایە. هەروەکوی تیشم تۆ پشتت بەستۆ بە دەلیلێک، بەڵام دەلیلەکە احتیمالی ڕاجۆیی هەڵەگرێت، پشتت بەستۆ بە شتێکی واقعی سەدان اختلافات هەڵەگرێت، مادام شتێکی واقعیە، ئەمە ئیجتیهاداتی شەخسیە، تۆ تەئیدی ئەمە بکە یان نەکەی، ئەم هەڵوێستە وەربگری یا ئەوی تر ئەشێ ئاوا بێت. گیانی کوێخایەتی کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لەسەر کۆمەڵکاری، مادام ڕازی بووی بە کۆمەڵکاریەکە، سەمع و تاعە دەرببڕە بۆ ئەو کەسی کە لە تۆ بەرپرسترە، ئەوەی مەسئولە، ئەوی بەرزترە. تۆیان داوتە دەست زەید و عەمرێک، ئەم زەیدە ئەم کابرایە ئەمیری تۆیە، تۆ مەکەوەرە شەڕەپاڵ لەگەڵیە، مەکەوەرە دوو زمانیش لەو لاترەوە بۆی بیسەلمێنی خۆت ببیتە پێشەوە بە گیانی کوێخایەتی کە تۆ لەو باشتری، بۆچی ئەویان کردو بە ئەمیر. دوو کەس مەدحی تۆی کردو نازانی بە دافعی مەدەحکردنەکەی چییە، هەڵە تێگەیشتنە یان وەهمە یا بەرژەوەندیە یا هەڵنانی تۆیە یا مخابراتە و دەستی خستۆتە ناو ئیشەکەت. بەگوێی نەفسی خۆت مەکە، بگەڕێ سەر قەواعیدەکانی ڕێساکانی شریعەتی ئیسلام. ئەمە سەوارە زۆر خەتەرە، ڕیزی هەر کۆمەڵکاریەک ئاوا لاروێری تێکەوت و تۆپەڵ تۆپەڵ بوو، زۆر زەحمەتە دوایی تەناسل بکاتەوە لێ، خاستەن ئەگەر هەستی پێکرد خەتی هەیە، تەکەتولاتی هەیە لە ناوخۆی. بۆیە هەموو حیزبێکی ئیسلامی، هەموو کۆمەڵکاریەکی ئیسلامی، حیزب بێ هەر کۆمەڵکاریەکی ئاسایی بێ، جەمعیەتێک بێ، یان حتا تیپی ڕاضەش بێ، پێویستە لەگەڵ دامەزراندنە شوێنێک هەبێ بۆ ساختکردنەوە و یەکلاکردنەوەی کێشە و ململانەکە. هەموو لە سروشتی هەموو کۆمەڵکاریەک ئەوەیە کە ململانەیەکەوێتە ناو ئەندامەکان، بەڵام ئەبێت دادگایەک هەبێ جۆ لە هەمویان بگرێ و دوایی حەسمی ڕێیەکان بکە، ئەم بۆ چوونانە یەکلا کاتەوە، ئەم ناکۆچیانە حەلکە و پێویستیشە سەمع و تاعی بۆ دەرببڕن، ئەبێت دوای حەلکردنەکەشی تر کەس قسەی تایە نەمێنێت. لە کۆمەڵکاری ئیسلامی شەخوای گەورە ئەسڵەن نەفەرمێ ئەیها الذین ئامنوا بە صیفەتی جەمع بە هەمویان نەفەرمێ ئین تەنصروا الله یەنصرکم ویثبت ئەقدامکم. ئەگەر ئێوە دینی خوا سەرخەن، خوای گەورە سەریشتانەخا، جێ قایمترتان ئەکات. ئەم پێقایمکردنە چۆنە؟ ئەمە مەدەدی نەسڕەکێ، ئەمە یارمەتیدانە، ئەمە ئەوەیە کە ناداتە دەست نەفسی خۆی. خوای گەورە خۆی ئاراستت دەکات، خۆت دڵت نەرمەکات و خۆت تەواضوعت تیا دروست دەکات، وا لێکە ڕازی بی بە ئیشە جەمعێکەتان، ڕازی بی بە ئیشی ئەمیرەکەتە. مادام ئەمریکی سەریحی پێ نەکردووی لە گوناحە، بۆ بە قسەی ناکەی. سەیەکەم سەیدنا هاڕون سەلامی خوای لێبێ برای سەیدنا موسایە عەلی نەبینا وعەلەیهیمو السەڵات وەسسەلام. سەیدنا موسا ئەو بەجێ دێڵێ بەسەر قەومەکەیە، بەسەر مومینەکانە، ئەڕوا بۆ کێوی تۆر. لە کێوی تۆر خوای پەروەردگار وەحی بۆ نێرە و ئەلواحەکان وەرەگرێت کە تەعلیماتی خوای پەروەردگاری تایە، وەحی ئەوی تایە. بەڵام لەولاوە سامری یەکێک لە شوێنکەوتۆکان بە پێی هەوا و هەوەسی خۆی و بە گیانی کوێخایەتی جۆ لەم پێغەمبەرە مەحسوومە ناگرێت کە سەیدنا هاڕونە جۆرەکەیەکیان بۆ دروستەکە، ئەڵێ هذا إلهكم وإله موسى فقد نسي. ئەمە خوای ئێوەیە خواکەی موسایە، ئەو لێی تێک چۆ ڕۆیشت و بەلای خوایەکی تر بۆ شوێنێکی تر وازانێ خواکەی لەوێ، ئەمە خواکەیە کە لێی تێک چوو. لەم جۆرەکە پەرستیە سەیدنا هاڕون کە پێغەمبەرێکی مەحسوومە ئەیان بینێ بە تەئکید نەهی عن المونکەریانەکە، بەڵام سەبریشان لەسەرگرێ. سەیدنا موسا کە ساحەبی دەعوەکەیە و دێتەوە فەرمێ، ڕیشی براکەیەگرێ و ڕایە کێشەوە فەرمێ بۆچی کە بینیت گوم ڕابوون شوێنم نەکەوتی، نەهاتی بە دوامە. قال يا ابن أم لا تأخذ بلحيتي ولا برأسي إني خشيت أن تقول فرقت بين بني إسرائيل ولم ترقب قولي. عزیزەکەم، برا بەڕێزەکەم، ئەمیرەکەم، مامۆستاکەم، برا گەورەکەم، پێشەواکەم، ڕیشی من مەگرە، مەسئولەتەکە لەسەر شانی من نەبوو.
من نصيحتم كردن بيموتن كجوارك ناپەرستن بيموتن لەسەر تەوحیدەکە بمێنەوە بەڵام من لەوە ترسام تۆ بگەڕێیتەوە بڵێی بۆچی ئەم جەماعەتت کرد بەدوو فرقت بين بني إسرائيل ولم ترقب قولي بۆچی جیاوازیت خستە نێوان ئەم کۆمەڵەوە و وات نەکرد چاوەڕێ بکەی هەتاکو خۆم دێمەوە مادام خۆی دێت لەبەرەوە عەزیزانی من مەسئولیەتی تۆ ئەوەیە لەو شوێنە ئیشکە کە مەسئولەکەت داوی تێ چاو مەبڕە سەروتر شەڕەشان و شەڕەپاڵ مەگە بە گیانی کوێخایەتی کە بێتە نەتیجەیەکی باشتر سيدنا عمر كوري خطاب رضي خوای لێبێ عمری کوڕی عاس کە والی بوو لە مەدین لە میسر لەشکری ئیسلامیە بەربەڕێوە چەند محاولەیان کرد بۆ ئەوەی کە زاڵ بن بەسەر دوژمنە نەیانەتوانی دوایی جوابی نار بۆ سيدنا عمر کە مەدەدم بۆ بنەرە یارمەتیم بۆ بنەرە سيدنا عمر 4000 جەنگاوەری چاکی بۆ هەڵبژاردو بۆی ناردن و دایە دەست 4 پیاوی بەڕێز لە سەحابە فەرمووی ئەم 4ش بە 4000 تر زبير كوري عوام ككوري بوري بيغمري نازدار عليه الصلاة والسلام ويشكل 10 مبشرة مردي أسمائي كشي أبو بكر الصديق هروها مقداري كوري عمرو عبادي كوري صامتو مسلمي كوري مخلات أم شوار برزشي بوناردن بلام دعي كتشون بو مصر 4000 تريش ليبون أو سربازة كان بون ب 8000 أم شوارش وكو 4000 أم شوارش وكو 4000 ترن كوابو بون ب 12000 سيدنا عمر بۆی نووسیبوون کە جەیشێک ناشکێ ئەگەر 12000 کەس بەڵام دوای سەیریان کرد هەر سەرکەوتنیان بەدەستنیانە سەیدنا عومەر خوا لێی ڕازی بێ خۆ بۆی نووسینەوە بۆی نووسین کە ئەم 4 پیاوەی ناردمن بیان کە بە پێش لەشکر و با لە پێش سەربازەکانتەوە بن کاتی دوای نوێژی هەینیان هێرشەکە بکەن یعنی نوێژی هەینیەکە بکەن و هێرشەکە بکەن چونکە کاتی هاتنە خوارەوەی ڕەحمەت و بەزەی خوای گەورەی و کاتی دوعا گیرابوونە با خەڵکی هەموو ڕووکەنە خوای گەورە و لێ بپارڕێنەوە داوای سەرکەوتنی لێ بکەن تا بە لوتفی خۆی بەسەر دژمنەکانە زاڵتان کەوابوو کاریگەرێتی هەر جوزئێک سەیدنا عومەر وای تێگەیشت کە ئەمە جانی کۆخایەتی لەم 4 دروست یا ئەم 4ش تووشی ئەو نەخۆشیە بوون کە عەمری کوڕی عاسی تووش بوو بێ یا خەڵکێک لە ناو جێیشەکەی ئەوە فێری لامسەر لای ئیشکردن بوو بێ و لاساری فێر بوو بێ کارەکەی بەو شێوێنەکە لەبەرەوە جانی کوێخایەتی کاریگەری هەیە لەسەر کۆمەڵکارێکە ئەوە واقعێکی شەو من فقط بیرتانە خەمەوە هەمومان مبتەلا بووین پێوەی هەمومان نەزانین بەبێ ئیستیسنا ئەوەی سۆفیە ئەوەی مەزهەبیە ئەوەی مەلایە مەلاکانە ببینی بۆ بە 2 ئیتیحاد عولەما لە هەر ئیتیحاد عولەمایەکیانە باڵیتر هەیە ئەویتر شەڕەپاڵێتی بۆی بچێتە شوێنی ئەویتر لە سەلەفیەکانە مەدخەلیەکانە بینی ئەوە 2-3 باڵیتری لێ دروست بووەتەوە لەناو کۆمەڵە 2-3 باڵیترە لە بزوتنەوە 2-3 باڵیتر بوو لەناو یەکگرتووە باڵیتری پێشتر لێ جیا بۆ وەکو نەهزەکان اینجا لەناو نەهزەکانە دیسان ڕەئیان جیا بۆ لەگەڵ مامۆستا سەدیق و لەگەڵ کاک ئارام ئەمانە زۆریان زۆر لە سەبەبەکان جانی کوێخایەتیەکەیە لەبەرەوەی ناتەوێت تەسلیم بی بە ڕەئیەکی تری مقابل بەڵام ئێمەوە زمانی مامۆستا مەلا عوسمان ڕەحمەتی خوای لێ بەڕابەرمان بوو خۆ علمی واقع ناسیەکەی ئەو قیاس بکرێت لەگەڵ واقع ناسی مامۆستا صديقة فرقين مامسا صديق واقع ناس تربو مامسا علي واقع ناس تربو مامسا أحمدي كراك محمود واقع ناس تربو مامسا علي بابير واقع ناس تربو بلام بركتك لا إيشي مامسا ملا عثمان أو رحمتي خايلة ضلباشيكي أو عمامكي أو رابريتكي أو سبب بوي همو مان كوكاتو كاختلاف مان لسر أو تيكود بجاني شو خايتيكا أو برتوازي بونو أو هم زليليش ما بصراحات كبيزنا كمن شرحي كموتشم كأي ولا واقعي زليلك يا أرجين زياتر من لزنداني نرويجا آزاد ترم بجرأة ترم دين دار ترم باشتر دينك مقرتوا وكلوي كي ولا جرسي بري طاغوتاني كرديان لوي بقرنوا بو دينك بقرنوا بو إيجاني شو خاتي لنفسي خوتا لادا توبة كردن لغلط قورية نعم العبد إنه أواب خواهي قرباسي أم بيغمر عزيزاك باشترين عبدة چونکە ئەگەڕایەوە بەلای خوای گەورە خۆم پێغەمبەر هەر مەعسوومە بەڵام کە گوناحێکمان کرد مصر نەبین لەسەری بۆی لەمان نەبێ بە سیما صفەت خاصەتەن ئەم جۆرە شتانە کۆمەڵکاریەکە هەڵەوەشێنێ لە ئەوەڵەوە قەناعەتت بوو بەو مەنهەجەی کە بەیعەتت لەسەری داوە مەکەوەرە بەجانی کوێخاوێتی مەکەوەرە شەڕەپاڵ بۆی تۆ بکەن بە ئەمیر چونکە زەرەری بۆ خۆشت هەیە بۆ دینەکەشت هەیە ئەکەویتە منافەسەکردنێکی ناشەرعی و ئەکەویتە داوی شەیتانەوە داوی نەفسی خۆتەوە کۆڵیش نادەی گوناح لەسەر گوناح کۆڵیەکەیتەوە هەتا کۆڵی خۆت قورسەکەی دوایش جەماعەتەکە یەکێکە ئەیکەی بە دووە ئەیکەی بە سێ
ناشتوانیت ئەوانی کەش اقتیدا بەوەی تۆکەنەوە چکڵن کە تۆ جیابوویتەوە لەو جەماعەتە ئەی ئێمە بۆ لە تۆ جیا نەبینەوە ئەو حجانەی تۆ هەدبوو ئێمەش هەمانە هەرێکەش لە عاسی خۆیەوە قیادەکەی بە غەڵەتە زانێ بۆی خۆی بڵێ من ڕاستم نەتیجەکەش ئەو هەموو پەردەوازە بوون و شیرازە پسانەیە خی پەروەردگار مانجارەتەوە بۆ دینەکەی نەمانداتە دەست نەفسی خۆی خی گەورە یارمەتی دەرمان بێ جانی شۆخایەتی لە نەفسی خۆمانە لادەین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا. السلام عليكم ورحمة الله وبركاته.